پێتی لە شاری سلێمانی وا بڕیارە چی تێدا باز بکرێت. سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێزی کەناڵی پێیان بێت بەڵە دیارە بڕیار وابووکە کاتژمێر 11 کۆبوونەوەی زۆرینەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بارگەی مەکتەبی سیاسی و حیزبە بەڕێوە بچێت، بەڵام بەداخەوە تەنانەت نەیان دەهێشت کەناڵەکانی ڕاگەیاندن جگە لە کەناڵەکانی خۆیان لە دەرەوەی بینا و سەلاری مەکتەبی سیاسی و حیزبە بوو ئەستنەوە، بەڵکو لەوێ ئیزنیانیان کە ئەوێ چۆڵ بکەین و بەجێ بیاڵین. بۆ ئێستا من لە بەردەم ماڵی کۆسەر ڕەسوڵ جێگیری سکرتێری یەکەمی سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستانم کە بە پێی زانیاریەکانی من ئێستا لێرە هەردوو جێگرانی سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروە حاکم قادر و بەرزانی ئەحمەد کوردە و مەحموود سەنگاوی لێرە لە ماڵی کاکۆسەر دانیشتوون و لێرە بە پێیاندە لە زانیاریەکان لە کۆبوونەوەدا نەمانیش، بەڵام دیارە کۆبوونەوەی کاتژمێر 11 لە بارگای مەکتەبی سیاسی کە زۆرینەی باڵی زۆرینەی یەکێتی نیشتیمانی کوردستان پێچێناوە بە سەرپەرشتی هێرۆی ئیبراهیم محمەد و بڕیاری ژوایە دەنگۆی ئەوەش هەبوو کە خودی مام جەلاش بێنرێتە ناو کۆبوونەوەکەەوە بەشداری ناو کۆبوونەوەکە بکات. هیچ زانیاریەک لەسەرەوە تا ئێستا نەکەوتۆ دەدەستمان لەوەی کان بە دروستی با بڵێن تەوەرەکانی ناو کۆبوونەوەکە چین، بەڵکو هەندێک دەنگۆ هەیە لەوەی کە شەو خودی پاڤێڵ تاڵەبانی کە لە کۆبوونەی لەگەڵ ناوەندی بڕیاردا وتەیەکی ینی باڵێن پێشنیارێکی بۆ کردبوون لەوەی کە کۆبوونەوەی ئەمڕۆ ئەو موعید بەروارە تازە دیاری کراوە و دەبێت کۆبوونەوەکە بکرێ، بەڵام ئەمان هیچ جەڵوێستێکیان نەبێت لەبەرەوەی لە کۆبوونەوەکەی باسی ئەمان ناکەن، تەنها باز لە خەیرانی دارایی و هەروەها شەڕی مووسڵ و هاتنی عابادی بۆ کەرکووک دەکرێت و لەلایەکی ترەوە دیارە ئەمان ڕازی نەبوون بۆ قسانەوە ئەندامێکی تری سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان باسی لەوە کرد کە بەڵێ لە کۆبوونەوەی ئەمڕۆدا باسی ناوەندی بڕیار دەکرێت و باسی کاراکردنەوەی مەڵبەندەکانی یەکێتی و هەندێ کار و چالاکینە و یەکێتی دەکرێت و دەنگۆی ئەوەش هەیە کە پێدەچێت ئەمڕۆ لە کۆبوونەوەی سەرکردایەتیە باز لە ئامادەکاریەکان بۆ کۆنگرە بکرێت، کۆنگرەی یەکێتی نیشتیمانی واتە کۆنگرێ و حیزبە، بەڵام دوجار هەموو لای چاوەڕێی تەواوبوونی و کۆبوونەوە ئەو خاڵانە دەکەن کە لە کۆبوونەوەکەی باز دەکرێت و دوجاریش کاردانەوەی ناوەندی بڕیار کە ئایا ئەمان وەڵامیان بۆ کۆبوونەوەی باڵی زۆرینەی یەکێتی نیشتیمانی کوردستان چیە بێت. بەڵە جەرال لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتیدا تەنها ئەو ئەندامانەی سەرکردایەتی یەکێتی تیایدا بەشداری دەکەن کە لە باڵی ڕۆیشتون یاخود باڵی ناوەندی بڕیاریش بەشداریان تێدا کردووە. دیارە باڵی ناوەندی بڕیار بەشداری تێدا ناکەنەوە، من پێشوەختەمەشیان ڕاگەیاندووە لەبەرەوەی کە ئەو کۆبوونەوەیکی بە فەرمی کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی لای ئەمان ئەژمار ناکرێت و شەرعیەتی پێنادەن، بۆیە هەر بڕیارێکیش کە لەناو کۆبوونەوەکەوە دەرەچێت بۆ ناوەندی بڕیاری شەرعیەتێکینە لەبەرەوەی پێشوەختەمەیان ڕاگەیاندووە، بەڵام دیارە ئەم شەو تا درەنگانێکی شەو لە گفتوگۆیان بوون هەردوو لا جەخ لەسەر با بڵێنەوە پلانانەی خۆیان دەکەنەوە بەرنامانەی خۆیان دەکەنەوە. من ناوەندی بڕیار کۆبوونەوەکە بەنان شەرعی دەزانێت و هەم باڵی زۆرینەی یەکێتی نیشتیمانی سوورە لەسەر ئەنجامدانی کۆبوونەوەکە، ئەگەرچی تا ئەم سەر لە بەیانیە یەک دوو جارێک بڕیار لەسەر ئەوە دراوە کە کۆبوونەوەکە نەکرێت لە باڵی زۆرینەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم کۆبوونەوەیە نەکرێت، بەڵام دوجار ئەم بڕیارانە هەگۆڕاون و سوور بوون لەسەرەوەی کە کۆبوونەوەکە ئەنجام بدرێت و دیارە بڕیار وا بوو ئەوەندەی کە من لەگەڵ لێپرساوی ڕاگەیانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی قسەم کرد کۆبوونەوەکە کاتژمێر 11 دەستی پێکردو، بەڵام بەداخەوە ئێمە ڕێگەیان نەدا لەوێ لە دەرەوەی بینای مەکتەبی سیاسیش بوەستین بۆی کە چاومان بەو بەرپرسانە یا بەوانەیان بکەوێت کە لە کۆبوونەوەکە بەشدارن و دەچنە ناو بینای مەکتەب سیاسیەوە بۆ بەشداری بوون لە کۆبوونەوەکەدا. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان جەلال محەممەد ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی، سپاس بۆ زانیاریەکانت.